ماوەی 10 ڕۆژە نرخی مریشکی سپی لە سلێمانی لە بەرزبوونەوەدایە و هەر کیلۆیەک لە 2800 دینارەوە تا نزیکەی 3600 دینار ڕۆیشت. دەوترێت هۆکارەکەی خواستی زۆری خەڵکە لەسەر مریشک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. نرخی مریشک بەرەو بەرزبوونەوە ڕۆی مریشک بۆ جنوب ڕۆی بۆیە وای لێ هاو یەکجار مریشک بۆ جنوب ڕۆی باوا ڕۆژە بەرەو بۆنەکانە مانگی ڕەمەزانی پیرۆزە مریشک بەرەو گرانی ڕۆیی خەڵکەکە بەجارە پێویستیان پێوێتی بۆ بەربان پێویستیان پێوێتی خەڵک هەیە ئیسە لەم کاتا بۆ بۆنەی دارایی بێمەعاشیوە بۆی ناکڕێ مریشکە بەرەو گرانی هاتووە ڕۆژە ڕۆژ مریشک بەرزە بێتەوە بە 3.5 بە 350 هەتا 30,000. نرخی مریشک لە هەر شوێنێکیش بۆ شوێنێکی دیکە دەگۆڕێت و چاودێری بازرگانی سلێمانی کە ئەرکی چاودێری و ڕێخستنی بازاڕە وەڵامی پەیوەندیەکانی پەیامی نەدایەوە کە بۆچی هەر کەسە و بە ئارەزووی خۆی بە نرخێک مریشک دەفرۆشێت. هاتینە بەڕێوەبەراتی سامانی ئاژەڵ لە سلێمانی و ڕایانگەیان کە ناهێڵن نرخی مریشک لەوە زیاتر بەرز بێتەوە و دەبێت چاودێری بازرگانی سلێمانیش چاودێریەکانی چڕتر بکاتەوە. تقریبا خواست زیادە بەڵێ ئەرەوەڵا ئێستا خۆراکێکی سەرەکیە و هەرزانترین جۆری گۆشتە لە هەرێمی کوردستانە بۆنەکەشمان بۆنەیەکی ئاینیە خەڵک زیاتر بەکار ئەهێنێ وەک لە ڕۆژانی ئاسایی گەل یەکێکیش ئیستیغلالی ئەم بۆنە ئاینەیە ئەکا ڕەمەزان دەکات لەسەر خەڵک ئەوە واجبی لیژنەکان و چاودێری بازرگانیە کە لێپێچینەوە لەو سیعرانە بکەن نابێت سیعر ئەو نەفەرقی هەبێت چونکە لە ئێستا بەعام مریشکی 3 کیلۆوانە هەر لە 350 لە شوێنێک کە زیاتین بێ ئەوەی سەغلالکردنە بەڕاستی نابێت لیژنەکان نابێت ڕێگە بدەن. لە دۆخی ئاساییدا لە سلێمانی خواز لەسەر مریشکی سپی ڕۆژانە 150 تۆنە و توانای بەرهەمێنانیش 300 تۆنە. بەپێی ستانداردیش خواستی تاک لەسەر مریشک لە ساڵێکدا 25 کیلۆیە بەڵام زۆر زیاتر لەو ڕێژەیە دەخورێت. بەهۆی ڕەمەزانیشەوە بە ناچاری خەڵک دەیکڕن چونکە لە نێو گۆشتەکاندا مریشکی سپی هەرزانترینیانە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.